This is annual conference for us, so we are doing it already the fifth year. لە ئیستۆنیا چەندان ئەزمونمان هەیە لەوەی بە ئەلکترۆنی کارەکانمان بکەین و لەگەڵ چەندان کۆمپانیا هاوکاریمان کردووە بۆ ئەو کارانە و ئەمڕۆژ ئەو کۆنفرانسە بۆ هەمان مەبەستە. خۆشحاڵم بە ئامادەبوونی ئەم خەڵکە کە لە زۆر شوێنەوە هاتوون بە تایبەت هاتنی قوبات تاڵەبانی لە کوردستان بۆ ئەم کۆنفرانسە. لە بەهاری داهاتوش هەمان کۆنفرانس بەڕێوە دەچێت بۆ باسکردنی ئەم ڕێگە ئەلکترۆنیە نوێیە لەگەڵ چەندان وڵاتی تر بە مۆدێرنترین ڕێگە هەموو وڵاتێک ڕێگایەکی جیاوازی هەیە بۆیە دەبێت زیاتر لێکۆڵینەوە بکەین. من پێشووتیش چاوم بە بەڕێز قوبات تاڵەبانی جەگری سەرۆکوەزیرانی کوردستان کەوتووە بۆ ئەم بابەتە دەمانەوێت کاری زیاتر بکەین و هاوکاری زیاتر بکەین. پلان هەیە لە چەند هەفتەی داهاتوو چاومان بەیەک بکەوێتەوە و باشتر باسی ئەو بابەتە بکەین. هیوادارم سەرکەوتوو بین لە هاوکاریکردن لەگەڵ ئیستۆنیا. So it's totally about the digital agenda. بەگشتی ئەم کۆنفرانسە باس لە حکوومەتی دیجیتاڵی دەکات چۆن وڵاتان سوود لەم زانستە نوێیە ببینن. تەکنۆلۆژیا لە حکوومەت و کۆمەلگاش زۆر بەخێرایی دەڕوات بۆیە دەبێت سوود لە بەکارهێنانی وەربگیرێت هەروە هەلی زیاتر بۆ خەڵکی بەرەخسێنرێت کە زیاتر خۆیان ڕۆشنبیر بکەن لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە هەروەها حکوومەتیش بتوانێت باشتر حکومڕانی بکات وەک وڵاتی ئەرمینیا و لەگەڵ قوبات تاڵەبانی هاوپەیمانی باشمان هەیە و هیوادارم لە داهاتوودا زۆر زیاتریش ببێت.